دوای گەڕانەوەی شاندی هەرێمی کوردستان بۆ هەولێر وا چاوەڕوان دەکرا جارێکی دیکە شاندەکە سەردانی بەغدا بکاتەوە، بەڵام تاوەکو ئێستا ڕوون نییە کەی دەچنەوە بەغدا. ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی کە ئەندامی پەرلەمانی عێراقا پێی وایە وەک چۆن ڕوون نییە کەی دەگەڕێنەوە بەغدا، ئاواش ڕوون نییە دەگەنە ڕێکەوتن یاخود نا. هەرە بێ بگەینە نەتیجە و هەرە بێ ڕێککەوین، بەڵام معلومە لە دانووسانە کە دوو تەرەف ئەچنە مفاوەزاتەوە هەر لایەنەوە هەوڵەیەت تا ئاخر دەقە و سات و سانیە خواستی خۆی بسەپێنێ و زیاتر مفاوەزاتەکە بەلای خۆیان ڕاکێشێ. ئەم حاڵەتی ئێستایە کە لە نێوان هەرێم و بەغدایە هەیە. ناکۆکیەکانی هەولێر و بەغدا بەلای پارتیەوە زیاتر بە دەستێوەردانی دەرەکی دەزانن نەک ناوخۆ کە چارەسەری کێشەکان بە بنبەست بگات. ئەم دەستێوەردانەوەی کردو کە دوورکەوتنەوەیەک لە نێوان بەرژەوەندەکانی هەرسێ پێکاتەکە بە تایبەتی کورد و عەرەب بڵێن سونە و شیعە دروست بێ کە پەیوەندەکان خراپ بێ و گەشتن بە چارەسەرەکانش خراپتر بێ. نەبوونی یەکگوتاری لە ناو ماڵی شیعە بە تایبەتی ئەمە یەکێکە لە گرفتەکان کە یەک بڕیاری پەرتەوازە کردووە. هەرچەندە نوێنەرانی گۆڕان لە پەرلەمانی عێراق باز لەوە دەکەن هەوڵ دەدەن کە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان تێکەڵ بە کێشە سیاسیەکان نەکرێت، ئەوە دەخەنە ڕوو کە بەرژەوەندی کەسی و دەست بە سەرداگرتنی نەوت وای کردووە کێشەکان بەرەو قوڵبوونەوە بچن. ئەوەی سەقفی داواکاریەکانی ئەوان لە نەتیجەی ئەوە بوو کە هەرێمی کوردستان بۆ ماوەی چەند ساڵێک ئیلتیزامی بە هیچ شتێکەوە نەکرد لەو بابەتانەی کە لە دەستور و لە یاسای موازنەی ساڵی 2019 و ئەوانە هاتبوو. ئەندامێکی ئەنجومەنی باڵای جوڵانەوەی نەوەی نوێ دڵنیایی ئەوە دەدات گەر بەغداش ڕازی بێت بەو بڕەنەوتەی کە حکوومەتی هەرێمی کوردستان دیاری کردووە ڕادستی بەغدای بکات، ئەوا گومانی تێدا نییە یەکێتی و پارتی یەک گاڵۆن نەوت ڕادستی بەغدا ناکەن. کاکشا سواروتەنی ئامادەنین یەک گاڵۆن نەوتیش تەسلیمی بەغدا بکەن، چونکە گەر ئەو نەوتە تەسلیم بکەن ئەوە چیتر ناتوانن داهەتی 165 نەوت بۆ خۆیان بماشێنەوە ببن. لەبەرەوە پێمان وایە یەکێتی ڕازگۆنیە لە مۆزوعەیە داهاتی سوورەکانی کۆنتڕۆڵ کردووە بە تاڵانیە بات، پارتیش لەو سەرۆ دزی لە داهاتی نەوتەکە بۆیە ئامادەنی تەسلیمیکەنەوە شتێکی وازەحە و ڕوونە. بەپێی ڕاپرسیەکیش لەبارەی ڕێگنەکەوتنی هەرێم و بەغدا لە 155 بەشداربووان باوەڕیان وایە کێشەکان حیزبین و لە 145 پێیان وایە بەهۆی پابەند نەبوونی هەرێم بە بەڵێنەکانیەوە ناگەنە ڕێکەوتن. ناکۆکیەکانی هەولێر و بەغدا لەسەر بوجە و موچە بە شێوەیە قوڵبووتەوە کە ڕێکەوتنی لە نێوانیاندا تا ڕادێ کردو بە مەحاڵ، ئەوەی لە ئێستادا بەبێ کێشە و بە نزیکی ماوەتەوە لە نێوانیاندا تەنها ئەم دوو ئاڵایەیە. گۆران لوقمان، NRT سلێمانی.